نەیفەرموو کاکە لە خوا بترسا برا بوختان مەکە یخۆمە وشەیە زۆر جوانە ئەمە ترسی خوا دەخاتە دڵیەوە ئەمە گوناهی گەورەی بوختانی دەخاتە دڵ بەرچاو نەیفەرموو کاکی من لە خوا بترسا کوڕە بوختان بە خێزانت مەکە هیچ بە چاوی خۆت لێ بینیوە ئەمەی پێبوو تا کابرا گرەی دەرونیەکەی زیادی دەکرد دەبوو بە گرێ کوێرە ئەتە دەیگو بەخوا پێغەمبەری خوا دەیەوێ هەر دەفعی بکا و دەیە من گوناهبار نەبوو دەزانم بە چاوی خۆم نەمدیەوە با بوختانەکە نەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو برای خۆم کە هاتووی پرس بە من کە بەردێک بخە سەرم بابەتە کوڕە حیای خۆت بمبە نەچی بۆ کەسی تری باسکەی بڕواتە نەبێت کابرا لەوە چێ بڕۆیشتەوە خێزانەکەی بکوشتایە دەیفەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قوربانی بم لە دڵسۆزیان بۆ من ئەوەی وت کە بەردێک بخەمە سەر ئەم مەسەلەیە و هیچم لە خێزانم نەبینی و بە چاوی خۆم و بەردێکی بخەمە سەر و بۆ کەسی باز نەکەم نا ئەمە گرێکەی دەرونی ئەو ناکاتەوە ئەمە کلیلەکە نییە کلیلەکە ئەوەیە عەقڵی ئەم پیاوە کە لە بیابانە لەگەڵ حوشترە دەژی پرسیاری حوشترەکان و مەڕووماڵاتەکەی لێ کرد ئەویش زۆر بە جوانی و بە زیرەکی زانی بەڵام ئەمڕۆ بۆ کەسێک کە بە حیاتی ئاژەڵداری نەکردووە شتێکی وا ڕوویدا دەبێ بڵێ چی بڵێ کاکە گیان ئەمە لە ڕێی DNA-ەوە لە ڕێی زانستی ویراسیەوە باسی DNA بۆ بکە باسی زانستی ویراسی بۆ بکە علمی وراثەی بۆ بکە کە دەکرێت هاجاری وایە مناڵەکەی تۆ چاوی تۆ و دایکی نێرگزیە چاوتان قاوەییە چاوتان ڕەشە کەچی منداڵەکەت چاوی سەوزە لە کوێوە ئەمە لەوانەیە لێشە لە باوانتانەوە هەموو خەڵکی ئەمڕۆکە لە زانستە تێدەگا باسی حوشترەکە کابرا تێ ناگا بڵێ بەڵام لە باسی زانستی ویراسەدا لە علمی ویراسەدا لە بۆ ماوەزانیدا کە زانستێکە لە کۆلیجی پزیشکی دەخوێندرێ و زۆر بمان لەسەرمان خوێندۆتەوە یەکسە خەڵکەکە تێدەگا بە عەقڵی خۆی قسەی لەگەڵا بکە ئەمە زۆر گرنگە زۆر گرنگە ئاگاد لێبێ کاتێک کەسێک دەردەدڵی خۆی لەلا کردی سەیری کە ئەم مرۆڤە بە چی تێدەگا عەرزم کردن ها پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس بیفەرموایە لا حول ولا قوة إلا بالله دوو جار سەر ئاوا دەی بڵێ لا حول والله کابرا یەکسەر دەکەوێتە گومانەوە گرێەکە دەبێتە گرێ کوێرە بە حیاتی دڵی چاک نابێتەوە خۆم زیکرە پیرۆزە بەڵام زیکرە پیرۆزە بە ئەو شوێنە ناشێ بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئەمڕۆ زانستی سەردەم هەر بابەتە سەردەمیەکان پێمان دەڵێن هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە عەزیزەکەم هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە ئەمڕۆ دەرگا هەیە بەڕوانینی چاو دەکرێتەوە ئێستا لە زۆربەی وڵاتی دنیادا ینی کۆدی ئەم دەرگایە چییە وا دروست کراوە ماڵی منە خانووی منە مەدخەلەکە بە چاوی من دەکرێتەوە کە چاوت پێوەینا یەکسەر ئەم چاوی من لە هەموو دنیادا هاوشێوەی نییە یەکسەر کۆدەکەی ئەوەیە بەگلێنەی چاوی تۆ یەکسەر بۆ خۆی دەکرێتەوە